ئێستا من لە علوەی شاری هەولێر و دیارە وەرزی پێگەشتنی بەرهەمەکانی هاوینانە بەرهەمی جوتیاران کە وەک دەبینین بەرهەمێکی زۆری جوتیاران لە علوەی هەولێر بەرچاو دەکەوێتن وەک ئەنجومەنی علوەی هەولێر باش لەوە دەکات کە ینی ڕێژێژ زۆر دەتوان بڵێن 100 زیاتر بوو 75 بەرهەمەکانی ناو با بڵێن علوەی هەولێر لە ئێستادا بەرهەمی خۆماڵین چ سەوزەیە چ میوەیە تاوی ئەو بەرهەمانەی لێرە هەنە و کە لە وێنەکان دیارن بەرهەمی خۆمانین هەوڵ دەدەم ئەندامێک ئەنجومەنی علوەی هەولێر وەگرم کاک ڕەزام لەگەڵا کاک ڕەعەت سڵاوتان لێبێت ئەگەر باسی بەرهەمە ئەو بەرهەمانە بکەن لە علوەی هەولێر هەیە بەرهەمەکان چەندیان خۆمانین چۆن ئەم ساڵ بەرهەمیش زۆر لە بازاڕەکان لە علوەی هەولێر هەیە پێشی بەخێراتانەکەم بەخێر مستا وڵا ئەوسا دەخوای بەزە ڕسق زۆر باشە بەرهەمەکەم هەموو زۆری خۆیە خۆمانە لەخوای بەزاوی تەماتە سعری باش پەتاتە سعری باشە کودیە باینجان بیبەرە ئەم بامەیە چەندی یعنی توانین بڵێن بەرهەمەکان بەرهەمی خۆمانین لە علوەی خۆمانی تەقی 170 خۆمانە بەرهەمەکان نرخەکانیان چۆنە لەگەڵ ئەوەی کە بەرهەمەکان زۆرن نرخەکانیان چۆنە ینی نرخەکان ئەوسا زۆر باش نرخەکان زۆر باشە هەم فەلا ئیسفادەکە هەم بەقاش ئیسفادەکە هەم هاوڵاتیش ئیسفادە دەکات پار پێرا زۆر ئەوسا باشە هەم بەرهەمەکە زیادی شکی دیە هەم بەرهەمەکەشی زۆر باشە بەراورد بە ساڵی ڕابردوو بەرز بوو یان نزم بوویتەوە ساڵی نرخ هەنەبوو تەمای پارۆختان سنووری بە 1200 بوو ئێستا چلو 500 بەسەرەوەیە خیارە 500 بەسەر پەتات 300 بەسەرەوە پیاز 300 بەسەرەوە پارۆختانە عەرەی بانجانی بازای نایە دەچێت بە 400 500 نایە بەرهەمەکان پارەی باش دەکەن زۆر باش ئەوسا فەلان دەخوای بەزە زەرمەنی نیە ئینشاءڵڵا هەرێم وەزارەتی کشتوکاڵ چۆن هاوکاری کردینە هاوکاریانەکە مەسەڵەن برا تاجرەکان عەرەبەکان دێنە هەولێرێ بەرهەمەکانی خۆمان دەبن لێرە پشتیان دەکەن فەلاحەکان پشتیان دێنە تاجرەکان و جنوب جنوب بەسێتەکان ئیزیان بەرهەمی زۆریش پێمابی ئەوەندە بەرهەم زۆرەکە ڕەوانەی دەورەی هەرێمیش دەکرێتن ئەو بەرهەمانە چین کە ڕەوانەی دەورەی هەرێمی کوردستان دەکەن تەماتەیە خیارە بیبەرە باینجانە کودیە پەتاتی ئەوانەوان دەکەین جنوب بەغدایە وەڵای ڕۆژانە بێ ئێستا هەتا 1000 تەن زادەوە بە زیاتری بەداوام عەدە 1000 تەن زادەوە ناو علوەی هەولێریش بەرهەمی ناوخۆش هەر هەیە خۆشمان بەشمان هەلە دەر علوەش بەش دەکات بەخێر بێن سەرچاو سواز بۆ زانیاریەکانت کاک ڕەعەت بەڵێ چاوان ئەوەی جێبیست من ئەندامێکی ئەنجومەنی علوەی هەولێر باس لەوە کرد کە ئەم ساڵ بەرهەمێکی زۆری سەوزەمیەوە لە علوەی شاری هەولێر هەیە بە ڕێژەیە کە بەرهەمەکانی جوتیاران ڕەوانەی دەرەوەی هەرێمی کوردستان و خوار و ناوەڕاستی عێراق دەکرێتن بەڕێوەبەری کشتوکاڵی هەولێریش با بڵێن چەند ڕۆژێک بەر لە ئێستا بۆ ئێمە قسەی کردو باس لەوە کرد کە تەنیا لەم ساڵدا زیاتر لە 250,000 تەن با بڵێن بەرهەمی ناوخۆی لە ڕێگەی سنوور با بڵێن بازگەکانەوە ڕەوانەی خوار و ناوەڕاستی عێراق کراون بە هەمانجی لەگەڵ وەزارەتی کشتوکاڵی هەرێمی کوردستان و ئەو هەمانجی لێک تێگەیشتن لەگەڵ حکوومەتی فیدرالی هەیەە ویان کرد کە بەرهەمێکی زۆری خۆمانە کە زیاد لە بەرهەمی پێویستی ناوخۆیە بتوانن لە ڕێگەی بازگان و کار ئاسانی بکەن و ڕەوانی خوار و ناوەڕاستی عێراقیشی بکەن.